زانین و یان پێدانی زانیاری دەربارەی دواپەرسان ئەمنیەکان و خۆپیشاندانی هاوڵاتیان. هەر ئەسڵاو لێبێ دوازانیاریمان پێ بدە لە دەڤەری ڕاپەڕینەوە. سڵاوکەک بەختیار لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ئەمڕۆ بۆ ڕۆژی پێنجەمی هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین هاتنەوە سەر ڕقام لە بەرامبەریدا ئەو هێزەی کە هێنراوەتە سنووری ئیدارەی ڕاپەڕین هەر لە ناو شاری ڕانیە و لە ناحیەکانی دەوروبەری جێگیراوە. دیارە لە دوای نوێژی هەینیەوە و لە کاتژمێر 2 بە دواوە خۆپیشاندەران لە سەنتەری شاری ڕانیە جارێکی تر هەنگبوونەوەیەکی بەرفراوانیان ئەنجامدا. دواتر ئاڕاستی خۆپیشاندانەکان ڕۆشتن بۆ نزیک ئیدارەی ڕاپەڕین، بەڵام لەوێ ڕووبڕبوونەوەیەکی توند لە نێوان هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەران ڕوویدا کە دوجار دەنجی تەقەیەکی زۆر بیسترا و چالەکە مەدەنیەکان بە ئاوپژێن و بە غازی فرمێسک ڕەش هەڵی بڵاو پێکردنی خۆپیشاندانەکەیاندا. خۆپیشاندانەکە تا درنگانی شەو نزیک نوێژی مەغریب بەردەوام، بەڵام لە ئێستادا کە من قسە لەگەڵ ئێوە دەکەم هیچ جم و جۆڵ خۆپیشاندانێک نەماوە، بەڵام ئەوەی کە من سەرنجمدا بینی کرد لە ناو شاری ڕانیە لە ئێوارەی ئەمڕۆ هێزێکی زیاتری سەربازی بە چەکی قورسەوە هێنراوەتە ناو شاری ڕانیە کە ئەمە جارێکی تر هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین خستۆتە قەلەقی و دڵڕاوشەیەکی قوڵەوە و خۆپیشاندەرانی زیاتر تووڕە کردووە. هەروەها دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەمڕۆ هەوڵێکی کەسوکاری شەیدان و کەسایەتی و ڕیسپیان و مامۆستایانی ئاینی سنووری ئیدارەی ڕاپەڕین هەبوو بۆ ئەوەی لێکتێگەیشتنێک لە نێوان خۆپیشاندەران بۆ هێزە ئەمنیەکان و بەرپرسە ئیداریەکانی سنوورەکە دروست بکەن، بەڵام ئەو هەوڵانەی کە کاتی خۆپیشاندانەکان بەردەوامیان هەبوو درێژەی پێشا و هیچ دەرەنجامێک دەست نەکەوت. بە شێوەیەکی گشتی هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین نیگەرانن و داوا دەکەن پرسی زوو کۆتایی بارودۆخە ناموارە بێت کە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کردووە و خۆپیشاندان داوا دەکەن کە چیتر ئەو هێزە لە ناو شاری ڕانیە نەمێنێتەوە. داوای ئەوان داوای ژیانە، داوای خۆشگوزەرانیە، بۆیە مانەوەی ئەو هێزە بە زەرور نازانن، چونکە ئەوان جاری کە ئەمڕۆ تاکیدیان کردەوە نانەوێت هەڵبکەنە سەر هیچ نام و دەستگایەک. هەروەها من دەمەوێت ئاماژە بۆ کە ستافی نووسینگەی ڕانی کەناڵی ئاسمانی پەیام لەلایەن هێزێکی نەناسراوەوە لە ساتی ڕووماڵکردنی خۆپیشاندانەکان هەوڵیاندا و ڕێگریان لە ڕووماڵکردنی ستافی نووسینگەی ڕانی کەناڵی ئاسمانی پەیام کرد، بەڵام بەشێک لە خۆپیشاندەران پشتنەیەکی ئەمنی بە دەستی ستافی کەناڵی ئاسمانی پەیامدا دروست کردو و لە دەستی ئەو هێزە دەربازی کردن ئەوەی کە زانیاری و بەدەستی ئێمە گەیشتووە. ئێستا ئێمە لە نووسینگەی ڕانی کەناڵی ئاسمانی پەیام لەژێر چاودێری توندی هێزە ئەمنیەکان داین و ڕێگریمان لێ دەکرد لە ڕووماڵکردن و چالاکی خۆپیشاندەران. بە شێوەیەکی گشتیش بەشێک لە خۆپیشاندەران لە ترسی ئەوەی کە خۆپیشاندانەکان بە ئاراستەیەک تێدا نەڕۆن بە هەمان شێوە ڕێگری دەکەن لە ڕووماڵکردنی دەستگاکانی ڕاگەیاندن بە تەتی کەناڵی ئاسمانی پەیام چەند کەناڵی بەرپێکی گشتی بارودۆخەکە لە ئێستادا بارودۆخی ناجیا هەوڵاتیان لە قەلەقی زۆر باشە. ئاراس ئەگەر گوێ لە دەنگم بێ دەبێت ئەوە لە تۆ بپرسم، قسەم بۆ بکەی سەبارەت بە ئەو ڕۆژبیرگیرەی باسی دەکرێت و بەو چالاکانەی چالاکی خۆپیشاندانەکان کە دەستگیر کراون. ئامارێکتان لەبەر دەستدا هەیە؟ زانیاریتان پێگەیشتووە چەند کەس دەستگیر کراون و بۆ کوێ براون و زانیاریمان دەوێت؟ بەڵێ دیارە ئەوەی کە ئەو هەڵمەتی ڕەشبگیریە لە شەوی ڕابردووەوە دەست پێ کردو، هێزێکی ئەمامەکدار هەڵی کوتاوەتە سەر بەشێک ماڵی ئەو هاوڵاتیانەی کە دیار بوون و ڕێنی سەرپەرشتی خۆپیشاندانەکانیان کردووە لە ناو دەستگیرکردنەکان. یەکێک لە ئەندامانی بەرەیدا کۆچی مافی کە لە هەفتەی هەفتە ڕابردوو خۆیان ڕاگەیاند دەستگیر کراوە و ڕفێنراوە. ئێستا بەپێی ئەو زانیاریانەی کە لە بەردەستی ئێمەیە نێردراوەتە پارێزگای سلێمانی و ئەوەی ئەو گیراوانەی تریش کە لە ئێستادا نێردراونەوە یەکێک لە گرتوخانە سەربازیەکانی قەزای پشدەر بەپێی ئامارێکی نافەرمی کە بەێمە گەیشتووە زیاتر لە 150 هاوڵاتی دەستگیر کراوە و ئێستا لەلایەن ئاسایشەوە دەست بەستن و لە ئێستاش داوای قسە لەگەڵ ئەو زانیاریە چێ بۆ تۆ پشتی ڕاستی کردوێتەوە کە ئەو ژمارە زۆرە گیراون بە دوای ئەو هاوڵاتیانەدا دەگەڕێت کە دەیانەوێت خۆپیشاندان بکەن؟ چێ ئەوەی بۆ تۆ پشت ڕاست کردوێتەوە کە ئەو ژمارەیە لە هاوڵاتیان گیراون؟ کە سوکاری
دەستگیر کراوەکان پەیوەندیان بە ئێوە کردووە یان ئێوە پەیوەندیتان بەلایانی ئەمنیەوە کردویان چێ ئەم زانیاریانەی بە ئێوە داوە ئەمە زانیارێکی پشتڕاست کراوە متمانە پێکراوە ئەو دەستانەی کە لە دەستەکان ناوە سەرپەرش خۆپشاندان دۆست و هاوڕێکانیان ئاران کردێتەوە بەم زانیاری نەفەرمی لەگەڵ ئەوەی کە دەستگا ئەمنیەکان وەلایەن پەیوەنددارەکانی ڕێکەوێ ڕای ئەوەی کە ڕەتی ناکەنەوە کە ئەوان خەڵکیان دەستگرتەوە خۆپشاندەریان دەستگیر کردووە بەڵام ئامارێک نادەنە دەستی ڕاگەیەنەکان سپاس بۆ پەیامنێرمان ئاراز ڕەسوڵ لە دەڤەری ڕاپەڕی